ئەم پێم وانییە ئەو ڕێککەوتنە هەتا سەریبی ئەوەن دێمە لە ناوچەکە تێبگەین لە پیلانە گەورەکە تێبگەین لە ویفاقە ئیقلیمیەی کە هەیە ئێستا تێبگەین پێم وانییە هەتا سەریبی ئەوە وەخاستن عەقلیەتی دەسەڵاتدارانی ناوچەکە و سووریا بەڵام سەرەڕای ئەوەش ڕێککەوتنەکی زۆر باشە کورد پێوە پابەندبی باشە لەو قۆناغە سەختەی هەتا تێدەپەڕی ئەوەی ڕوویدا ڕاستیەکەی ئەوە دەرکەوت کە ئەو دەنزەریانەی کورد ئەو نیازپاچیانەی کورد لەبارەی برایەتی گەلان و لەبارەی برایەتی ئیسلامی میلەتان یان برایانی تەبەقی کە حەزابی شیوعی تەرحیان دەکرد ڕاستیەکەی ئەو میلەتانە لەگەرمان نایکن لە جیاتی ئەوەی پێویستە ئێمە برایەتێکی ناوەخۆی کوردی بکەین بەدیلی ئەوانەیە ئەوەی ڕوویدا ڕاستی سیاسەتی ترامپە ترامپ نیزامەکی نوێی زۆر خراپ هێنای تەکایەوە مەزلیسەکی دروست کردیا زۆربەی دژمنەکانی کورد لەو ئەنجومەنەینە کوردی تێدانیا ئێستا لە ئیدارەکەی ترامپ کوردێکی تێدانیەوە شارەزای قەزەی کوردیش نینە و خۆشی ئەمریکا هەر خودی ئەمریکا زۆر پرسی قەومیاتی لێ نییە زیاتر پرسی اقتصادیە لەبەر هەندێک کۆمەڵێک هۆکار هەبوو کە ئێمە وامان لێت بەڵام خۆشبەختانە تێکڕای خەڵکی کوردستان کە هەستانەوە لە هەموو جیهان پەیامێکی گەورەیاندا جیهان جارش کە ستۆپەچیان بەو پیلانە گەورە کرد ئەو یەکدەنگی کورد تا چەند گرنگ بوو لەم قۆناغە یەکجار زۆر گرنگ بوو یعنی ئەو قسە زۆر دنیای هەژان کە دەرێن نزیکەی 22 دەوڵەتی عەرەبی هەبوو لەگە 55 دەوڵەتی ئیسلامی باش نەیانتوانی بەهانای هاوارەکانی غەزەوە بێن کە چیان بەسەر هات بەڵام کورد بەو بێدەسەڵاتی خۆی بەهانای برایەکانی خۆی وهات و بەهانە هاتنەکیش کە نەک زاڵمانە یارمەتیدەری مەزلوم بوو بەڕاستی ستۆپەکی گەورەی بە پیلانەکە کردیا ئینشاءڵڵا ئەو قۆناغەی داهات و زیاتر خۆشتر دەبی ئینشاءڵڵا هەر لەبارەی ڕۆژاوا قسەیەک هەیە کە حیزبی ئیسلامی کوردستانیەکان هەستی ئاینی و ئایدۆلۆژیای ئاینی خۆیان پێش پرسەنەتەوەیەتەکان خستووە لەم بارودۆخە دەبێت چۆن بن خۆی گفتوگوی ئەو ڕۆمان ئەوەیە دزانی خەڵکی ئیسلامی خەڵکەکی پاکە بەڵام ئەگە کەمێک کاریگەری بە عەقڵی عەرەبی هەبی عەقڵی عەرەبی خۆی لە ئەزمەدایە عەقڵێکی دواکەوتووە بێ ئینتاجە لە جیهاندا صنعاتك نابینی بەناوی ئەوەی مێد ئین عەرەبی یعنی کورد تاقیوە نییە معجبی بە عەقڵی عەرەبی ئەتیماد لەسەر عەقڵ خۆی بکات لەسەر ڕێبازی ئاینی باو باپیرانی خۆی و شێخ عوبێدەڵڵا و شێخ سەعید و مەلای گەورە و یعنی لەسەر ئەو ڕێبازە بڕوە قەزەکەی ئێمەش قەزەی کورد هیچ زۆرێک نە لە ڕووی قودسیەت نە لە ڕووی وەتەنی لە قەزەی فەڵەستین گچکەتر نییە و وەکو یەکن و هەردوو لاش دەبی هاریکاری یەکتر بین ئەم دۆخی باشوور جارێکتر باز لە مەترسیەکە لە باشووری کوردستان دەکرێتەوە بەدەر لە ڕۆژاوە لە ئەگەری هەڵبژاردننی نووری مالیکی و سەرۆکوەزیران دەوترێت کە ئەمریکا بەهۆیەوەی ڤیتۆی لەسەر مالیکی داناوە ڕەنگە لە ڕووی ئابوووریەوە قەیرانێکی گەورەیە خۆت مەترسێکی گەورە ڕوو لە عێراق بکات لەگەری بوون بە سەرۆکوەزیرانی مالیکی دۆخەکە چۆن دەبینن مادەم باسی باشوور کرا با قسەکەت فێرم ئەو 10 ساڵی یان زیاتر لەو 10 ساڵی سەرکردایەتی کورد کە بەرامبەر عێراق زۆر تون بوو دەرکەوت هەڵەیەکی استراتیژی زۆر گەورەیە چکە ئێستا بە هەستەم بە کەمترین ئۆکەی عێراق لەگەڵ پیلانە بەشداربی هەرێمی کوردستان نامینی یعنی کەواتە بۆمان دەرکەوت سەرکردایەتی کورد زۆر هەڵە بوو کە هاریکاری معارەزەکانی عێراقی دەکرد یان لەگە قەومیەکان یان لەگە وڵاتانەی ئیقلیمی ڕێککەوت بوو هەڵەیەکی زۆر استراتیژی بوو ئێستا کات ساتی ئەوەیە ئێمە لەگە عێراق ڕێککەوین ڕئیس وزەرا و ڕئیس جەمهورێکی زۆر باش دروست بکرێت لە عێراق چیتر کێشە لە بۆ یەکتر دروست نەکەین چکە ئەو مەئامەرە گەورە چۆن ڕوبەڕووی کورد دەبتەوە هەر ڕوبەڕووی بەغداش دەبتەوە کەواتە بەغدا هەولێر پێکەوە بەرهەدەفن لەبەرەوەی دەبی زۆرمان ئاگەر بێت لێرە بەولەوە ئەگەر پیلانێک دژی بەغدا بوو دەبێت ئێمە پێشی بەغدا تەقە لەو پیلانەی بکەین وە بەغداش بە هەمان شێوە دەبی پێشی هەولێر تەقە لە پیلانێک دژ بە کورد بکە پارتی لە نێو خۆیان و دوو حیزبی دەسەڵاتدار دەبێت چۆن بوو وەڵای یەکێتی پارتی نازم کەی عاقل دەبن ئەو هەموو ئەحداسە گەورە ڕوودەداوان هەر خەریکی هەندێک ئیشی بچووکن یان نازم سەرکردەکانیان بە بچووکی ڕووداوەکان لێک دەدەنەوە یانە بەڵام کات و ساتی ئەوەی هاتووە ئێستاوانیش خۆ بگۆڕن ئەو دەسەڵاتەی تەسلیمی ئەهلی وەکوبرێ ئەوی دەرێ شوێنی شایستە لە بۆ کەسی شایستە
يعني کاتو ئەوەی هاتووە بەڕاستی ئەگاوەی نەکەن بەڕاستی بەو دەسەڵاتی نا ئەو وەسعەت جێبەجێ دەکرێت نا ئەو یەکبوونەی کوردیش دەپارێزر کە ئێستا هەیە.